мы пытаемся со всех сторон рассмотреть культуру каждой страны глубоко, максимально красочно, чтобы показать всем людям, всему народу, какие бывают культуры. ئێمەش بە نوێنەراتی کوردستان ئەمڕۆ بەشداریمان کردووە بە جلوبەرگ بە خواردن و ڤیددیۆیشمان ئامادە کردو لەسەر هەر چوار پارچەی کوردستان لە هەمووی زیاتر سەرنج ئامادەبووان ڕاکێشێ خواردنی ساوارە کە خواردنێکە ئەودەم ناو کوردایەتی زۆر باوە بە دڵمەوە کە بینانی کۆمەڵە لە میلەتانی تەرەزان بەڵام ساوار خواردنێکە کە هەرچی دێکە پرسیاری لێکە کڵاشەکان شتێکە کە ینی وەکو خۆتان سی نەتوانێت هەموو شتێ بکە بەڵام ناتوانێت کڵاشەکانی کورد کۆپی بکات. بۆ ناساندنی شتەکانی ئەو کەسانێکانێ بەشداری بکەم بۆ خوێندکارەکانە بۆ کەشێکی تر وەرگرن خوێندکارەکان کەشێکی خۆش وەرگرن لە ناو زانکۆیە ساڵانە ئەم زانکۆی ئەم پێشانە ناکرێت لە هەموو زانکۆکان نەکرێتەوە بەڵام ئەم ساڵ بە بۆنەی کەش و هەواوە هاتوتە ناو زانکۆ بەڵام سەڵان لە دەرەوەی زانکۆ ئەکرایەوە ئەو کەسانێک کە لە دەرەوەی زانکۆشە ئیشەکان ئەتوانن بێن لێرە شەکانی خۆیان ئارزکەن شەر نییە لە تەلەبەی ئەم زانکۆیە بێت بەڵام ئەتوانین لێرە بێ ئیشەکانی خۆ ئارزکەین. ئێمە لێرەیە سمارداوسێکمان دروست کردووە کە توانیمانە کۆمەڵی حاسە و کۆمەڵشتی تایبەت بەکار بێنین یەکی لەم حاسانەی کە بەکارمانێناوە ئەم ڕادارەیە کە هەر شتێک ئەستۆڕێ لە بەردەمخانەکە هەر شتێک بچێتە بەردەمی کە وەک لە داتەشۆکە دیارە ئەو پێمان ئەڵێت و بۆمان ئەنووسێ دوورنزیگی و شتەکانی. ڕاستان پێشنگایکی ساڵانەیە کە جامعی پۆلیتەکنیکی هەڵەبجە ئەیکات و ئامادەیەکەین بەگشتی بۆ دەرخستنی توانای خوێندکاران و هەروە توانای مامۆستاکان لە ڕووی مایکرۆبایۆلۆجی و لە ڕووی خۆراک و هەروەها لە ڕووی پێکاتی سروشتی و لە ڕووی کشتتوکاڵ و بەخداریەوە هەر بەرهەمێکی کشتتوکاڵی ڕۆنێکی سروشتی مان لەدەر کردووە وەڕوا لە ڕووی خۆراکەوە دروستکردنی چەندان خۆراک و کوترشات و جۆرەکانی خۆراکی تر وەروەها تاقیکردنەوەی مایکرۆبایۆلۆجی تاقیکردنەوەی کیمیایی و دەرخستنی توانای خوێندکاران. ئەمڕۆ هەستین بە ئەنجامدانی چەندین چالاکی بۆ دەرخستنی توانای قوتابیەکان بە هاوکاری مامۆستاکان کە لێرەدا پێکاتۆ لە چەندین ئیش کە لەلایەن خوێندکارەکان خوانەوە ئەنجام درراوە کە لە ئیشەکان دروستکردنی شیرینیە مرەبایە ترشیاتە هەروەها بابەتە ساردەمەنەکانە و هەروەها دەرهێنانی ڕۆنا لەگەڵ هەرنێ ئیشی کیمیایی و هەروەها خۆشکردنی هەنێ بابەت وەکو میوەیە وەکو با بڵێن لیمۆ